عندي زيادة لدربارة دراوستين دو ميفان من هنا برز آرام حزاري بازرگان لكركوكا وهاتوا پرديو برز دانا عزيز سرپرشتیاری علوي هوليرو لهوليرو تشريفه هنا وپردي هر يكان ل بلان يكان لبارزگاه هوليرو يكان لكركوكا وليره لما لپردي استا گفتگو لباري او زيانانا دكين كبر هر دولان كوتوا يعني بگومان ضرر كزيانه كدولانه سرتا لكاكدانا ودس بيدا كم كاكدانا بشكي زوري او بابتاني رنگه يعني جماريكي زور يعني جورا وجور لبابتكان لا هوليره وشو ترانزيت بيت يعني برهمينا خوبتن هناردي ناوراستو باشور عراق وبتايبتي بري كركوك وبو كركوك كانش بنيره من بشكي هر زوري اگر باز كان صوزو بيو اوانه يعني بابتي ترى بلم چه ضرری کیان بر ایو کوتوا پیشتر روزانه چند تان دنار استا دوای او کیشه و عرقلانه روزانه چند دنیرن شوتان باش اما لا تنروشي رابردو او ريديه كراك ريديه كركوك ولا دستي حقي شعبي براستي ضرر زيانه چي زوري هم بو زوتياران هم بو براني بازرگان لا سرتای مانجي ششو اما بربومي خومانا دستي بيكروا زوتياري خومانا لا هر سرتای مانجي ششو تا او صور روز بر ليستا اما روزانا ل 3000 طن تا 2500 طن اشياء من ناردوا بربومي اشتغالي من ناردوا بو خوارون اوراس العراق بەڵام لەو چوار ڕۆژێک کە ڕێگری کراوە بەڕاستی ڕەنگە لە سەتا چەندی ڕەنگە لە سەتا 50 سەتا 60 کەمی کردەوە بەربوومە لەبەر ئەو ڕێگریەیە کە لە خەڵک دەکرێتن زەرور زیانیشی زۆرە بە دڵنیاییەوە يعني ئەگەر پێشتر ڕۆژانە 30 تەنوانە 3000 بۆ 2500 طن 3000 بۆ 2500 طن ئێستا 135 بۆ چلی دەنێرن وانە ئێستا ڕەنگە 1700 طن بڕوە 1600 کەواتە ئەوە نییە ڕێگاکە هەر بە تەواوی داخرێت بەڵام عەرقەلە و کێشە بۆ بارهەڵگرەکان دروست دەکات کێشەکان چی لە هاتووە ئێستا خەڵکەکە دەگەڕێتەوە ناو شار و ناو کۆڵانەکان اینجا دەردەچێتن ئەوەش بۆ زیاتر ئەو بەربوومانەی کە لەلای ئێمەوە دەڕوات هەمووی لە سیارەی گەورە و بارهەڵگرە یعنی ئەو شوێنانەی کە سیارەی بچووکی پێدا دەڕواتن ئەستەمە بۆ بارهەڵگر بەوێدا بڕوە باشە من دێمە سەر ئەوەی کە چ کاریگەرێکی لەسەر نرخی ئەو کەلۆپەلانە هەبوو کە بۆ ناوەڕاست و باشووری عێراق دەچێت و کێ باجی ئەو بڵێن زەرەرە دەدات دێم باسی ئەوە دەکەم بەڵام دەمێ لەگەڵ کاکداناشە مناقەشەی ئەو بکەم کاکدانە بەڕێستانەوەکو بازرگانێک تاکە دەواازە ینی بان بڵێم سەرەکیەکە چ ئەو کەلوپەلانەی لە تورکیاوە دێنن یان لە هەر منتەقەیەکی تری شابێتن دەبێت بە هەولێری دابێتن بۆ کەرکوک چ کێشەیەکیان بۆ ئێوە دروست کردووە لە ڕاستی ئەمە کێشە زۆرە ینی هەر با لە ئەوڵەوە دەست پێ بکەم کرێی بار هەڵگڵەکان و بار هەرگڵمان دەست ناکەوێت بابەتەکانمان بۆ بێ تااقەتی ئەو سەرێشیان نییە تااقەتی ئەو سەرێشەی نییە ئێمە ڕێگەی بەدیل هەیە ڕێگەی دوو بەس بەڵام ناڵن بۆ بار هەرگڵ بەکار بێنرێت باشە ینی ئەگەر تۆ سیر بکەی ئەگەر سیارێکی ئاسایی ئێستا من بە سیارێکی ئاسایی هاتوومە لە کەرکووە 35 بۆ 40 دقەم پێچ و بەس لە ناو شۆراوە کە پێشتر ئەوە بە 1 دقە بۆ 2 دقا بڕدرا یعنی ڕێگەی 2 دقە 35 دقە 35 بۆ 40 دقە ئێستا باش شەرتێ شەو بوو چۆڵ بوو ئەگەر تۆ ڕۆژ بێی ئێمە کارمەندەکانمان دێن ئێمە بەشی زۆری مەخزنەکانی و مەخزنە توزارەکانی کەرکووک کەوتونێتە بەشی ئەم دیوی شارەوە بەشی هەولێری شارەوە ئەمە وای کردووە ئەرقەلی بۆ ئێمە دروست کردووە تا سیارەکانی خۆمان ناتوانین بنێری ینی بار هەڵگڵەکانی خۆمان ناتوانین بنێری لە مەخزنەکان ئەشیاکانمان بۆ بێن ئێمە لە مەفرەقی شوانە لە سنووری حەسار و دووبزنی و ئەو ناوێ مەخزنەکانمان ئەکەوێتە سنووری سەرڕێی هەولێر کەرکووک شاڕێی ئەو منتیقەیە بازرگانیە یعنی چی مەعامل و چی مەخزن و ئەوانی بابەتی بازرگانیە کەوتونەتە ئەو منتیقەیەوە زیاتر پێشتر کرێەکە چەند بوو ئێستا دوای ئەو کێشانە ئێستا من پێشتر سیارەم بۆ ئەهات بە 135,000 دوێنێ بۆم هاتۆ بە 190,000 لە بەیانیشەوە خەریک بوونێت تا ئێوارە یەڵا سیارێکمان دەستکەوتووە بە 1000 پارانەوە و 1000 حاڵ بڕوا بکە نازانم تەلەفۆنم بۆ چەند شوێن کردووە تا سیارێکمان کابراڵێ تااقەتی و سەرێشەیەم نێبڕە 2000ش نەمانتوانی بیبینە دوکان هێنامان لە مەخزەندامان گرنە ئاودی و نەبوو
بۆچی ڕێگریان کرد لە چی ڕێگری؟ گەیشتە سەعات 9 ئەو هێزی کەوا لەوێ ئێستا خۆ پیشاندانی خەڵکای ئەو هێزەی لەوێ یان خەڵکی ئاسایی زۆر بکە خۆ دیارە ئێمە بۆ بڕۆینە سەر ئەو بابەتە دیارەکە خەڵکی ئاسایی نین خەڵکی ئاسایی ناتوانێت کیلۆمەترێکش بێتە ئەو دی و خۆ پیشاندانەکانەوە ڕێگری لە خەڵک بکە باشە لەو خەڵکەکە زۆر نین بەڵام ئەوەندەی ئەرقەلەی ئێمەیان ڕێگری ئێمەیان گرتووە زەرمەند بووینە یعنی با یەک شت هەیە کاک محەممەد پێت بڵێم بەس ئێمە نین یعنی خەڵکی ئاسایی زۆر زەرمەندە با لەم پردێەوە بۆت باسکەم ئەم دوکانانی لەم سەڕی پردێن هەر هەمویان زەرمەندن سیارەی زۆربەی قەبەرەکان لێرەوە خەتی دووبست بەکاردێن ئەوە زەرمەند بوون دێ بەرەو کەرکووک پێشتر ئەو سیارانی کە لەسەر زادەکە ڕایەنەگەر ئێستا هیچی نەماون یعنی ناتوان لەوێ بەروبوومەکانیان ساغ بکەنەوە بە هەمان شێوە دوو مۆڵ ئەکەوێتە ئەم دیوی ئەو خۆپشاندانەوە هەردووکیان ئێستا یەکێکیان داخراوە ئەوەی کەشیان برای داخستنە باشە و بەدەر لەوەی لە ناو شار ئەم زەجە سیاسیە وای کردووە خەڵک بکشێتەوە لە بازار پارەکانی لە جیفانی دابنان نەیخاتە بازارەوە ترسیان لە تێکچوونی زیاتر هەیە ئەی خۆ حتمەن خۆ ئەم لە شتی بچووکەوە شتی گەورە دروستە بێ خەڵکێکش ئێمە ئەم وڵاتەمان بینەوە ئەرخەس کەرکووک ئێمە هەموو ساڵێ دەبێ مۆزعەمان بۆ دروست بکرێ یعنی ئەگەر بیرمان بێ 2 ساڵ پێشتر پار ساڵ خۆپشاندانی بەغا ینی ئەگەینە ما ئاستێک لایەنی بازرگانیمان بەرزە بێتەوە بەرزەوە بێ ئەرقەلەیەکمان بۆ دروست دەکرێ بۆی بکەوین و من یەک شت هەیە با بیڵێم با واقع قسە بکەم ئەمما من وا هەست دەکەم یعنی ئەیانەوێ بازرگانی ناوەند پێی بەقەوت بکرێ بازرگانی بەغدا ئێمە ئێستا لە بەغاوە من دوێنێ ئەشیان بۆ هاتووە ئەمڕۆ گەیشتە دەستم زۆر بە ئاسانی ئەوەی بەغار بەکوێدا دێت بە تازەیە دێت و لە دووسفورماتەوە دێ هیچ کێشەیەکی نییە لە بەرەوەی خۆپشاندان نییە و ڕێەکە زۆر ئاساییە دێت بەڵام هی ئێرە بۆ ئێمە قورستر بووە ئێمە مشتریەکانمان چەند ڕۆژە چاوەڕێمان بوونا تا دوێنێ توانیمانە بە زۆر ئەشیاکانیان بگەینە دەستیان ئەمە یەکێک نییە دوان نییە سیان نییە من هەروەتر یعنی سیر کە کارمەندە نێری بۆ مەخزەنەکانت بە 4 سەعات ناگەڕێتەوە پێشتر بە چارەگێگە ڕووی بە نیو سعات بارەکەی بارەکرد بە چارەگێک ئەگەڕایەوە ئێستاکانە بە 4 سەعات ناگەڕێتەوە ئەمە زەرەری بازرگانیە بۆ ئێمە لە ڕۆژی یەکەم ئێمە بارمان بۆ هاتووە لە سەعات 9 لە ناوە مزاهرەیە گیر بووە سەعات 5 ئێوارە گەیشتوە 2 تڕێ لە بۆ کارمەندی داما و باجەکەی ئەبێ بدا بەڕاستیتان پێ بڵم باش خەڵکی داما و تا سەعات 2 شەو ماونەتەوە باریان داگرتووە باش دێمەوە لای بەڕستان کاکدانا ئێمە باس لەوەمان کرد کە ئەمە وای کردووە کە هەم کرێی وەکو مامۆستارامیش باس کرد هەم کرێی گواستنەوە زیاتر بێتن هەم ئەو بڵێن ڕێژە زۆرەی کە پێشتر هەناردەتان دەکرد هەناردە ناکرێتن باس لەوە بکەم جارێ پێشەوەی باسی زەرەری ئێوەی بازرگانان و ژوتیارانی هەرێمی کوردستان بکەم زەرمەندی یەکەم لەوانەیە خەڵکی کەرکووک و ناوەڕاست و باشووری عێراق بێت لەبەرەوەی ئەو بابەتانە ناگانە ئەوێ چۆن دەگەن ینی ئەوان چۆن بە چ نەوعێک باجەکەی دەدەن ینی نرخەکە لەسەر یان گران دەبێتن یان بازرگانەکە زیاتر باجەکەی دەدات چۆن نییە خۆی جیالەوەی کە جوتیارەکە لێرە لە هەولێرەوە کاتێککە ڕێگری لێ دەکرێتن بارەکەی بڕوە بۆ خوار و ناوەڕاستی عێراق ئەوە جوتیار زەرمەند دەبێت لەو کاتەدا چکە لە ناو بازارەکان قیمەتی بەروبوومەکان دێتە خوارەوە بەڵام هەر دەفرۆشێ بەڵێ بەس قیمەتەکەی لە خوارەوەیە ئەو کەمیەی کە پێشتریش دەڕۆیی 3000 تەن ئێستا 1700 تەنە ئەوەش هەر بە هەمان شێوە دەبێتە زەرێک بۆ ئێمە زیانێکی دیکە ئەوەیە کە هاوڵاتی سڤیل زیانەکەی دەدا لە بەرچی ئەو کرێی کە کاک ئارامیش باسی کرد کرێ لە هەولێریشەوە زیاد بۆ خوار و ناوڕاستی عێراق ئێمە لە پێش ئەوەی کە ئەو ڕێگریە بکرێتن کرێی بارهەڵگرەکان 300 بۆ 350 هزار بوو بۆ ناوەڕاستی عێراق ئێستا بە 600 هزار و دەستیش ناکەوێت باجی ئەو گرانیە دەدا ئێستا هاوڵاتی سڤیل چونکە ئەو گرانیە ئەو 200 هزار 300 هزاری کە هاتۆتە سەر کری بارەکە ئەوە دەکەوێتە سەر بەروبوومەکە کە کەوتە سەر بەروبوومەکە هاوڵاتی سڤیل کە بەروبوومەکە دەکڕێ لەسەر ئەو گران دەبێت کەواتە بە گرانی دەکاتە دەستی ئەوان بۆیە بە گرانی ئەوان دەکرن دوو جار لەوانێ بەسەریاندا گران بێت هەم ئەو ڕێژە پێویستەی کە خواستی ناوخۆی لەسرە ناگاتە دەستیان و ئەوەی کە دەشگاتن گرانترە جیا لەو ئەزیەتدان و ئەو ئیهانەکردنی ئەو خەڵکە و ئەوەش بەڕاستی زۆر ناخۆشە ڕەنگە ڕێی 4 سەعات 5 سەعات ببێتە 10 سەعات ئێستا باشە ئەو بەروبوومانەی ئەوەی کە لە هەرێمی کوردستانەوە هەناردەی ناوەڕاست و باشووری عێراق دەکرێن یان
ئەگەر بە تایبەتریش باسی کەرکووک بکەم ئەگەر بۆ نەنێردرێن ئەوە بەچی پڕ دەکەنەوە بەچێ لەبەرەوەی ئێستا لەبەر ئەوەی چلەی ماتەمینی ئیمام حوسێنیش تەسەوڕ دەکەم کەمتر خەریکی بازرگانی بن لەوەی کە بەڵێ ئەوە بن ئەوە چۆن حل دەکرێتە لەوێ یان لێرە لەوێ تەواان لەوێ ئەوان مەرجی خۆیان هەیە ئەگەر دنیا بوو ئەو ڕێگریە بەردەوام بێتن لە ڕێگای کەرکووکەوە بەردەوام بێتن ئەوان مەرجی خۆیان هەیە لەگەڵ ئێران کۆنتاچیان بەهێزە بەروبوومەکان داخلی خواروی عراقدا هیچ ڕێگەیەکی ترتان هەیە بویان بنێرن نا ڕێگای فەرمی ئەو ڕێگایی کە خوارو ناوەڕاستی عراق ببەستێتەوە بە هەرێمی کوردستان تەنها ڕێگای کەرکووکە تەنها ڕێگەی بڵێن کەرکووک هەیە بەڵێ. باشە کاک ئارام باست لەوە کرد کە بەو هۆیەوە نزیکەی بڵێم دوو مۆڵ یەکێکیان داخستووە یەکێکیشان وە لەسەر داخستنە زەرەر و زیانەکان ڕۆژانە ئەگەر تەخمینێکی وەکو بازرگانێک تەخمی بکەیت بە چەند زەرەر بە خەڵک دەکاتن بەس بەو چەند کەسێک کە ئێستا ئەو کێشەیان دروست کردووە من پێت ئەڵێم لە سەروی 500 کەس زەرەرمەند دەبێت یعنی هەرە و مۆڵانە ئەگەر دابش ئەگەر بکەینە پارە بکەینە پارە ئەبێتە ینی ئەوە بێتە 100 ملیۆن دینار باشە ئەگەر بڵین لە پارە ئێمە لە کەرکووک لە سەروی 500 ملیۆن دینارمان ڕۆژانە زەرەرمەندین بە هەموو بە کۆی بازرگانەکان ڕۆژانە سەروی 500 ملیۆن دینار زەرەرمەند بازرگانەکان بڵێ یەک ئەمە هەمومان ئەم بارانە دێ بۆ کەرکووک هەمومان دەبێت کرێ زیاد بدەین بەڵێ هەمان ئێستا هاتوچوو هەیە ئیبار هەڵگرەکان بەڵام بار هەڵگر هەیە بەڵام زۆر بە قورسیە کرێ زیادە وەرەگرێ باشە ئەوە یەک دوو بازارەکەمان زۆر لە کزی داوە باشە بازارەکەمان هاتوۆتە خوارەوە ئەمەش کاریگەری لەسەر بەرهەممانە بێ باشە سێ ئەوەیە کە تۆ کارمەندت هەیە ینی معمەل هەیە منەی ناسم ڕۆژ ناڕۆژێکی شەکای ئێستاکانە پێشتر هەموو ڕۆژێکی شێتر ئەم کارمەندانە هەمووی لە ماڵەوە باشە بۆ ئێمە ئیشەکەن ئەو معمەلە ئێستا ڕۆژ ناڕۆژێ ئیشەکەن باشە یعنی لە معمەلەوە دەست پێکەی لە مۆڵەوە لە دوکانەوە من ئەگەر ئەم مۆزعە بەردەوام بێ هەفتەیەکە دەبێت چەند کارمەندێکی زیندە باشە ئەمەواکە بێئیشیش دروست بێت باشە تۆ وەرە ئەگەر تو پێ شەشێک ئزم بێ ئەیدی هزار شوێنی وەکو تو هەیە من پێتەڵم ئەو مۆڵانی کە باس یەکەم هیچیان لە 100 کارمەند کەمتریان نییە باشە هیچیان لە 100 کارمەند کەمتریان نییە کە ئەم وەزعیان بەسەرات بەدەر لەوەی لەناو ئەو ماڵانی شۆرا و ئەو دوکاندارانی کە ئەکەونە سەر ئەو ڕێیانە فەقیرانە هەمویان دانیشتون ئاوها لەبەرەوەی یەک سیارە ناتوانێت بوەستێت یەک سیارەیەک ناتوانێت دابەزێ شتێک بخڕێ لە دوکانێکە ئەمە هەمووی زەرەرە بۆ ئەوان باشە و با یەک لایەنێککە ئێمە پێمان وابێ ئەگەر ئەمە کاریگەری لەسەر ئابووری حکومەت نییە نەخێر کاریگەری لەسەر ئابووری حکومەتشەیە بۆ ئەو جایدانی ناو شۆرا و حکومەت ئەگەر ئەم وەزع بەردەوام بێت تا هەفتەیەکە تا دە ڕۆژێککە دەبێت حکومەت دوای ئەم خۆ پیشاندانانە بڕۆ هەموو جادانەی شۆرا و چاک بکە لە بەرەوەی جادە قیرانە هەمووی وا تێکچوو لە کەرکووک لە بەرەوەی کاتەکەمە بەرە کوتای دەڕوات هەموو گەڕەکەەکانی کەرکووک زەرمەندینە بەو داخستنی ڕێگەیان ئەو عقلێنانی کە دروستیان کردووە یان چەند گەڕێکێکی دیارکراوە بە تایبەتی ئەوانە دەکەون ئەمبەر ینی زیاتر کوردنشینن یان کوردنشینەکانەوە خۆ ڕوونە ئەو منطقەی کە هاتوونە عەرەب هاتوونەتە ئەوێ ئەو کاراکەن فەرمەوە با بڕۆنە بەردەم محافەزە بیکەن بۆ هاتوونە لە ناو جەرگەی ئێمە ئەم کاراکەن ینی خۆ من گەڕەکەەکانی دیکە هیچ کێشیان نییە بەڵام کاریگەری بازاری لەسەر ئەوانش کەمتر هەیە بە واقعبین بینیانی لەو ڕوانگەیەوە ئەگەر بڵێم ئەوە نییە کاریگەری هەیە لەسەریان و یەک لایەنێکەوەیە کاریگەری گەشتیاریشی کەم زیاترە یعنی ئێمە پێشتر خەڵکی بەغا و ناوڕاست ئەهاتنە ناو کەرکووک باشە یاخود ئەهاتن بەرەو هەولێر لایەنەدا لە لای مۆڵەکانی ئێمە و لە بازارەکانی ئێمەیە بازارێکە ئێستاوانش نەمان باش هەر ڕاستەخۆ لە پشتەوە بەرەو سلێمانی دەرەچن یعنی ئەم کارە و یەک شت هەیە من زۆر بەڕاستی لە دڵمە وەک بازرگانێکی کەرکووک ئێمە ساڵ زیاترە بەدەست ئەم بازگانەوە ئەناڵێنی یعنی ئەمە لێرە ئەمە ئاماژە بکە هەمومان دەبێت ڕەشوە بدەین ئینجابارەکانمان دەرەچێت بەچێ بدەن ڕەشوە لاسی لە بازگەکان دەبێ کام بازگە ئەو بازگانەی کەڕۆڵ دەبێ دەرناچی ینی بەڕاستی دێ بابەتی گومرگیت بۆ دۆزێتەوە نانا هیچ حکومەتی عێراقی بەدەست حزبی شەعبیەوە نییە بابەتی گومرگی و دەرخستەی گومرگیت بۆ دێنێتە پێشەوە ناچاری تۆ دەبێ پارە بدە یعنی من بەڵگەم هەیە بارمیان بردوێتەوە گومرگ دوای دەرخستەی گومرگەکەی 100% مطابق بووە
یعنی بارەکەت ڕاگرن زەرەر ینی بەڕاستیت پێ بڵێم معانەتمان زۆرە لە کەرکووکایەمە ئەگەر بڵێم معاناتمان نییە ئێمەی بازرگان معاناتمان زۆرە بەڵام ناتوانین دەری بڕینە زۆر زار سەرچاوەمان نییە ئەم معاناتە پێ بگەێنی با ببێتە کوتای قسەی بەڕێستان دواتر دەچم کوتای قسەی مامستا دانەشوەر بگرم پەیامی تو چییە وەکو کۆتایی بە کورتی بۆ وەک چارەسەرێک بۆ ئەم وەزعە پەیامی من ئەوەیە ڕێگەی دوو بزمان بۆ بکەنەوە بار هەڵگرەکان لەوێەوە بێن لە ڕێگەی دوو بزەوە بێن ئەوە بۆ ئێمە ئاسانکاری زیاترە بەڕاستی ئەتوانین لەوێ ینی تۆزێ لە ئازارەکانمان کەمە بێتەوە زۆر باشە سپاس کاکدانە قسەی کۆتایی بەڕێستان ئەگەر وەربگرم ئێوە وەکو عەلوەی هەولێر لەبەرەوەی بەربوومەکانتان هەناردەی ناوەڕاست و باشووری عێراق دەکەن و ئەمە تاکە ڕێگەی ئێوەیە بڵێم پەیامی ئێوە چییە و تاکەی ئەگەر ئەم وەزعە بەردەوام بێت دەتوانن بەرگەی بگرن بەرهەمەکانتان وڵی ئێمە بابیکەینە داواکاریمان ڕوومان دەخینە لای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ بەپەلە بێتە سەرخەت بۆ ئەو بابەتە قسە بکە لەگەڵ سەرۆکی حکوومەتی عێراقی یعنی ئەو کێشەیە کۆتایی پێبێنن چارەسەرێکی ڕیشەیی بۆ ئەو بابەتە ئێمە ساڵانە هەموو ساڵێک تووشی ئەو ڕوبەڕووی ئەو کێشانە دەبینەوە جوتیارێک زەرمەند دەبێ خەڵکی کاسبکار زەرمەند دەبێ بازرگانە ئەو بازرگانەی کە لە خوار و ناوەڕاستە عێراقەوە دێتن ئێخۆ نەتەوەی عەرەبە ئەوان ڕێگری لەوانیش دەکەن یعنی بەڕاستی پێمان خۆشە سەرۆکی حکوومەتی هەرێم بێتە سەرخەت چارەسەرێکی ڕیشەی بۆ ئەو بابەتە بدۆزیتەوە باش بەڕێز